لحديثك صحيح بخاري دهاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله وكالقائم لا يفتر وكالصائم لا يفطر أو كسي يارمتي بوجن كاندات واتأو بوجني كفقيرة أو بوجني كمردكي وفاتي كردوه أو بوجني كلقل بياوكي دا جيابته حالي باشنية وأو كسي كفقيرة واتأو كسي يارمتي ئافرەتی بێوەژن ئەدا کە مستحق و فەقیرە و یارمەتی کەسانێک دەدا کە فەقیر و هەژارن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ مزگەێنی خۆشی پێدا. ئەوانەی کە فەقیرن بێوەژنە مناڵی هەیە یاخود جارێ وایە مناڵیشی نییە لە ماڵ باوکێتی ماڵ باوکی ناتوان یارمەتی دن، جارێ مناڵی هەیە بە هەمان شێوە ماڵ باوکی ناتوان یارمەتی دن. گرنگ ئەوەیە حاڵی فەقیر بێ ئەو بێوەژنە یاخود کەسێک فەقیر بێ. سێ مزگەێنی خۆشی پێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەکەم دەفەرمێ کەالموجاهد فی سەبیل الله، وەکو کەسێک وایە لە پێناو خوادا جیهاد بکا و بەرامبەری کافرەکان بوەستێ و جیهاد کا لە پێناو خوادا تێکۆشان بکات. ئەمە کە جیهاد لوتکەی بەرزی ئیسلامە. و دووەم فەرمووی وەکەالقائم لا یەفتر، وەکو کەسێک وایە بەردەوام شەو نوێژ بکا و هیلاک نەبێ. واتە بەردەوام خەریکی شەو نوێژە، لە شەوە هەر شەو نوێژ دەکا و ماندووش نابێ، واتە شەو نوێژ بۆ نووسرا، شەوەکان بە شەو نوێژ بۆ تۆ حساب کرا. وەکەالصائم لا یفطر، وەکو کەسێک پاداشت وەرەگرێ کە بەردەوام بە ڕۆژووە و دوان زەمانە بە ڕۆژووە، ئیلا هەندێک ڕۆژ نەبێت کە حرامە لەسەری بە ڕۆژوو بێ. کەواتە تۆ ئەگەر پێت خۆشە شەوەکانت هەمووی بە شەو نوێژ بۆ حساب کرێ و بخەویت، و ڕۆژەکانیش هەمووی بۆ تۆ حساب کرێ کە تۆ بە ڕۆژووی لە کاتێکا بە ڕۆژووش نیت، یارمەتی ئەو بێوەژنانە بدە کە فەقیرن، ئەوانەی کە هەتیویان هەیە، و یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە. واللهی شەوەکانت بە شەو نوێژ بۆ حسابە کرێ، ڕۆژەکانیشت بە ئیزنی خوا هەر هەمووی بە ڕۆژوو بۆ حسابە کرێ. ئەگەر نان بخۆیت و بە ڕۆژوش نەبی، پێت خۆشە دوان زەمانە بە ڕۆژوو بی، پاداشتەکەت پاداشتی کەسێک بە دوان زەمانە بە ڕۆژووە، دە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە.